وڵا سوورەوەردی کوشتووە و نازام چیەوە تاوانبارە با بە تۆ جارێ بزانە دەوڵەتی سەلاحەدین دەوڵەتێکی کوردیە ئەمە بە قسەی ئێمە نا بە قسەی مێژوونووسانی دەرەوەی کورد یعنی بۆ نمونە حیتومی کریاکۆس 700 ساڵ لەمەوە پێش کە باسی دەوڵەتی دەکا ئەڵێ دوای فاتمی میدەکان دەسەڵاتی میسریان گردە ئێستا پێیان ئەڵێن کورد واتە سەلاحەدین هەم میدە هەم کووردە ابن ئەیاسی وابزانام خەڵکی میسرە ئیبن ئەیاس 500 ساڵە و پێش ئەڵێ دەستپێکردنی دەوڵەتی کوردان یعنی سەرچاوە پێڵە یاک پەرتووکێ لە سەردەمی خۆیان تاریخ دەولە دەکران مێژووی دەوڵەتی کورد ئەوە لە سەردەمی خۆیانە نووسراوە دەوڵەتەکە کوردیە زۆرشت هەیە تا ئێستا نەمدرکانوانی زۆرشتی تایبەت کە سەلاحەدین خەڵک لە قوڵی سەلاحەدین نەگەیشتووە چوار لێکۆڵینەوە ناکەین و ئەنجا قسەی پەلەمانە جارێ وڵا سوورەوەردی کوشتووە و نازام چیەوە تاوانبارە با بە تۆ جارێ بزانە سوورەوەردی چێ بووە جارێ بزانە هەلومەرجی سەلاحەدین چێ بووە چۆن ئەم ڕووداوە ڕوویاوە یعنی ئەمە هەمووی تێگەیشتنیەوە ئەنجا تۆ بڕیارێ بەڵامی تر ئەوەی ئێمە کۆمەڵگەکە ناڵم کە داگی کرا و داما بوویت و ئێمە من دایمەژەڵێم ئەڵەم حکومڕانەکانی خۆمان ئەوەی تر زەرەریان لێوین ئەوانیش بەشێکن لەم کێشەیە ناتوان چارەسەر